ئامانجی ژیان. بابەتی ئەوەی ئەم ژیانە هەتا چەندە بای ئەوەی تێدایە بژیت یاخود نا، وابەستەی ئەوەیە هەتا چی ڕادەیەک لە ئامانجی بوون تێدەگەیت و دەیزانیت. تەنانەت دەتوانین بڵین بوون و تێبینیە مرۆییەکانمان ناو بەناو کاتێک رازی ژیانمان بەبیردا دەهێننەوە زیاتر هەست بەم بابەتە دەکەین و تێیدا دەژین، هەتا ڕادەیەکی دیاریکرا و بە کاوەخۆیی لە بەرچاومان ساف و ڕوون دەبێتەوە. لە ڕاستیدا لە بابەتی ئەفراندنی بووندا ئامانجی یەکەم و گشتی زانراوە. ئەم ئامانجەش بریتیە لەوەی مرۆڤ لە بەرامبەر گەردون و حەقیقەتی ئەڵڵا بگاتە ئیمان و مەعریفەت و چێژی ڕۆحانی، جیاوازی خۆی وەک مرۆڤێک بخاتە ڕوو. هێنانەدی پلانێکی گەورە و گشتگیری لەو شێوەیەش تەنیا و تەنیا بە بیرکردنەوەیەکی سیستماتیکی و بزاوتێکی دیسپلینی زەکراوەوە وابەستەیە. ئەمەش یەکەمین پلانی سادە و جوڵە و بیرکردنەوە و بزاوتە کە هێشتا بەڕووی بیرکردنەوە لە وردەکاریەکاندا داخراوە یەکەم ئەڵخەی بازنەی چاکبوون پێک دەهێنێت. دواتر لە نێوان ئاسۆی لاهوتی دڵ و ڕۆژهەڵاتەکانی حیکمەتی عەقڵدا چەندین بازنەی چاکبوونی هاوشێوە دەست بە ژیان دەکات. لەم کاتەشدا بزاوتەکان بە شێوازێکی تر لە بیرکردنەوەی ئاڵۆز و گۆشەنیگەی فراوانتر دەگەن و ئیدی بیرکردنەوەکان بەرەو پرۆژەی گەورەتر وەردەچەرخێن و بەردەوامی بە خۆیان دەدەن. هیچ گومان لەوەدا نییە ناوازەترین ئوستادی قۆناغێکی لەم شێوەیە، بەهێزترین ڕابەر و دیارترین شەخسیەتی بریتیە لەوەی ئیمانێکی ساغ و کردارێکی خاوەن شعور لە هەموو کردارێکدا تێڕوانینێکی فراوانی ناوازەی چاودێریکردن بوونی هەبێت. هەر لە سایی ئەمەشەوەیە ئەو ژیانەی هەموو کەسێک بێ ئاگایە یاخود زۆرینەی مرۆڤەکان سەرخۆشانە خۆیان فرێ داوەتە ناو ڕێڕەوە سەرنجڕاکێشەکانیەوە بەنیسبەت ئەو کەسانەی بوونەتە خاوەنی ئەم وەسفانە وەک ئاراستەخانەیەکی لێدێت کە لێیەوە تەماشای واتای ڕاستەقینەی ژیان دەکەن، چونکە ئەوان بیر دەکەنەوە، بیرکردنەوەکانیشیان بەرەو بزاوتن دەگۆڕن، بزاوتەکانیشیان بە ناسۆری فکری نوێ قوڵتر دەکەنەوە و هەموو ڕۆژێک بە ئازارێکی جیاوازی لە دایکبوونێکی نوێوە خەریکی لول پێچ خواردن دەبن. خەریکی لول پێچ خواردن دەبن چونکە لەو باوەڕەدان تەنیا ئەو مێشکانەی بە ناسۆرەوە دەزرنجێنەوە دەتوانن شتێک بەرهەم بهێنن. بەڵێ ئەوان لەو باوەڕەدان هەلومەرجەکان چەندە بێ ئامان، ئازارەکان چەندە تاقەت پڕوچێن، ڕۆحەکانیش چەندە لە نێودا خوورپاندا بن، فکرەکانی ناوڕەحمی هەزریان بەو ڕادەیە بەهێز و هاوسەنگ و سەرنجڕاکێشتر دەبێت. لەم ڕوانگەیەوە ئەوان هەمیشە بە ئازاری فکرەوە هەڵدەستن و دادەنیشن، هەموو ڕۆژێکی نوێ سەر لە نوێ هەلاجی بوون دەکەنەوە، لە شوێنی خۆیدا وەک کتێبێک دەیخوێننەوە، لە شوێنی خۆیدا چەشنی ئەتەمینێک لە نێو هەزریاندا تاڵ تاڵ دەیهۆننەوە و نەخش و نیگاری لێ دروست دەکەن. لە ڕاستیشدا ئەو حکمەتەی لە ڕۆحی کتێبی گەردووندا بوونی هەیە هەمیشە وێنەی ئەمە دەکات و ئامانجی ئەفراندنی مرۆڤیش هەمیشە هەر ئەمە پیشان دەدات. ئەو خاڵەشی پێش هەموو شتێک پێویستە لەسەری بوەستین بریتیە لەوەی بوون پلیکانەیەکی نیعمەتی زۆر گرینگە کەوا بە شێوەیەکی ڕەها دەبێت قەدر و نرخی بزانین. مادام بوونمان هەیە و لەگەڵ ئێمەشدا هێندە یەک دنیان نیعمەت بوونیان هەیە کەوا پەیوەندیان بە ئێمەوە هەیە، بێگومان قۆسنەوەی ئەم نیعمەتانە و هەڵسەنگاندنیان و بەکارهێنانیان لە پێناو ئەوەی وەک پلیکانەی نیعمەتگەلێکی تری لێبێت هەر ئەرچی ئێمەیە. هەر بۆیە پێویستە پێش هەموو شتێک تەواوی ئامادەجی و لێوەشاوەیەکانمان هەتا دواڕادەیان بەم ئاراستەیەدا بەکاربهێنین و دەنگ و هەناسەی ئیرادەمان کە وەک بانکێشتکەر و داواکاری دەسەڵاتی بێکۆتایی ئەون بهێنینەگۆ و بە شێوەیەکی ڕەها ئەوە پیشان بدەین کە ئێمە بوونە وەرگەلێکی خاوەن ئیرادەین. لە ڕاستیدا ئەرچی ئێمە هەر ئەوەیە لەم تافگە ناوازەیەی بووندا بیر لە پێگەی خۆمان و بەرپرسیارەتیەکانمان و پەیوەندیمان بە گەردون و جیهانی ئەو دی و گەردون بکەینەوە، لۆجیکی ڕۆحیمان وەک کانگایەکی حکمت لێ بکەین کەوا هەردەم لە بەهاکانی پشت پەردەی بوون بکۆڵێتەوە. هێندەی توانیمان ئەمە بکەین بە شێوازێکی جیاواز لە خۆمان دەگەین، جیاوازتر خۆمان دەبینین، قوڵتر هەست بە خۆمان دەکەین. بەم هۆیەوە شایەتی ئەوە دەبین کە بوون و ڕووداوەکان زمانیان دەپڕژێت و دیالۆگمان لەگەڵدا دروست دەکەن و چەندین شتمان بۆ باز دەکەن. ئەگەر بە هەڵەدا نەچوو بێتم
ئەو ئاسۆیەی کەوا پێویستە بە ناوی ژیانی ڕاستەقینەوە بگیرێتە بەر هەر ئەمەیە. ئێمەی مرۆڤ بە نسبەت گەردوونەوە گرنگترین ئێکسسواری زیندوو تەنانەت ڕوح و کڕۆک و پاڵاوتەین، کەوا چەشنی کڕۆک و شکۆفەی و ڕووتەختی بەرینی تەواوی بوونین. گەر بەم شێوەیە بێت دەتوانین ئەوە بڵین بە گوێرەی ئەرچی ڕاستەقینەمان و گۆشەنیگەی داخوازی پێگەکەمان تەواوی دێڕ و لاپەڕەکانی بوون بخوێنینەوە و هەڵسەنگاندنی بۆ بکەین، چالاکی حکمەتی ناو قوڵاییەکانی ڕۆحمان بخەینە گەڕ. کاتێگە و چالاکێشمان خستە گەڕ لە جێرمە و کێشەی ژیانی جسمانیەت ڕزگارمان بێت، کەوا لە ڕوانگەی دەرەچیەوە لە نێوان لەدایک بوون و مردندا ناسۆری دەچێشێت و لە سەرزەمینی ژیانی دڵ و ڕۆح دەست دەکەین بە ڕاوکردنی ئەو چێژ و تەجەلیاتە مەعنەویە ناوازەیەی کەوا بەڵێنی پێدراوە. لە ڕاستیدا ئەوەی وا لەم ژیانە پڕ ئازارەش بکات شایەنی ژیانکردن بێت، بریتیە لەوەی لە هەموو حاڵێکدا لە هەموو قۆناغێکی ئەم گەشتە بڕاوەیەدا بە نەشوەیەکی جیاواز بگەیت و ببیتە جێ دەرکەوتەی لوتفێکی جیاواز. هەر ئەمەیە. ئەو کەسانەشی لەم بابەتەدا سەرکەوتن بەدەست دەهێنن هەموو ئاینێک درەوشانەوەی دەرکەوتێکی جیاواز مەست و سەرمەست دەبن. ڕۆحیشیان چەشنی شێعر و ئاوازێکی میوزیکی کەوا لە ڕێچکەی سەرنجڕاکێشی ڕێڕەوی خۆیدا بەو پەڕی هەیەجانەوە بەرەو خاڵی قەراری خۆی ڕادەکات، قوم لە حەزەکانیان دەدەن و بە هەناسەی چێژوەرگرتنەوە هەردەم بەرەو ئەو ئەڵڵا ڕادەکەن. بەڵێ، بەنیسبەت ئێمەوە بەختەوەری ڕاستەقینە بریتی نییە لەو سوکنایی هاتنانەی لە دەرەوە دێن یان دێن و دەبڕێن، دەبارێن و دەوەستن، بەڵکو بەختەوەری ڕاستەقینە بریتیە لەوەی لە ڕوحمانەوە قۆڵپەی دێت و لە ڕێگەی پەیوەندی بە ئەڵڵاوە قۆڵ دەبێتەوە و بە بەهەشت خاڵی کۆتایی بۆ دادەنرێت. بەڵێ، ئەو خۆشی و نەشوێیی شەپۆل شەپۆل لە ناخمانەوە دێت و تەواوی بوونماندا دەپۆشێت، خۆشی و نەشوەی ئێمەیە. ئیدی ناخمان دەبێتە ڕاڕەوی درەوشانەوەی دەرکەوتە ئیلاهیەکان، ویژدانیشمان وەک سەحەرێکی لێدێت کە هەوڵی ڕاوکردنی درەوشانەوەی ئەم دەرکەوتانە دەدات. دەمەنیشمان هەمیشە بۆ ساتێکی لەو شێوەیە لە کەمیندایە و چاوەکانیشمان کاتێک لە ئاسۆی بەختماندا ڕوبەڕووی بچووکترین ئاماژەی تەشریفاتی ڕووتێکردنەکانی ئەو دەبێت، ڕۆحمان بە زەوق و شەوقەوە نەشیدەکانی پێت خستە سەرتەختی دڵم سوڵتان یاخوا بەخێر بێیت دەسێنێتەوە. نەوەکانی ئەمڕۆمان پێویستیان بەڕابەرگەلێکە کەوا بەرەو ئیمان و تێڕوانینێکی لەو شێوەیە بەرەو ڕاوە و نەشوەیەکی لەو شێوەیە بەرز بکاتەوە. نەوەی نوێ تەنیا ئەو کاتەی لە دوای مردگەلێکی لەو شێوەیە خەریکی ڕاکردن بن. گەنجێتیان و لەسەر ڕێچکەی ئامانج و مەبەستی گەنجێتیان دەتوانن بە تێر و تەسەلی بژین. ئەو کاتێ ڕۆحیان لەگەڵ ئاسۆ بێکۆتاییەکاندا ئاوێتە دەبێت، هەرچی شتانی فانی و ڕاگوزەرە وەک شتانێکی جاویدانی هەستی پێدەکات. ئیدیسانیە و سالیسەکانی تەمەنیان بە حەیرەتگەلێکەوە کەوا تەواوی جیهانەکانی لە خۆی گرتبێت تەماشا دەکەن. هەروەها کاتێک لە ڕوخساری هەموو شتێکدا ڕنگدانەوەی ئەبەدیەت دەبینن، خۆیشیان لەگەڵیدا دەگەن بە جاویدانیەکی جیاوازتر. ئیدی لەو کاتەدا تێدەگەن لەوەی ئەم ژیانە هەر بەڕاستی شایەنی ئەوەیە تێیدا بژیت. کاتێک لەمە تێدەگەن و لە ئاسمانەکانی ڕۆحی خۆیاندا چاویان بە هەڵهاتن و ئاوابوونی هەموو شتێک دەکەوێت، چەشنی ئەوەی لە نێوان گالاکسیەکاندا گەشت بکەن، لە قوڵاییەکانی خۆیاندا بەردەوام لە نێوان کڵاو ڕۆژنەکانی سەیرکردنی ئەبەدیەتدا دێن و دەچن، هەوڵ دەدەن لەم ژیانە فانیەی دنیادا چەندین ڕەهەند پێکەوە لە یەک کاتدا تێیدا بژین.